جارك هذه صلاة ورئيس جهد هربينرين دنجي أمريكا لرا واشنطن دمجمير ده وسيه حف دقيقيان جاران أم الاستوديو دي في برنامج ده خورتين كردي الدور برين واشنطن ميفان دكين هم قال كيف خوش دبين بسردان عنوان نهاجي يكجي خورتين شالاكو عاشق وشاعر كاك بجدار هروتي أما دي استوديو دقال كاك حيدر كريم كو دعوت كريا في هفيفيني قالك بخير بي كاك بجدارو سپاس بۆ ئەوەی کە کاک بەشدار تێناوە کاک حەیدەر. سپاس دەخیل زۆر سپاس کاک بەشدار زۆر سپاس دەکەین بۆ بەشداری لەم بەرنامەیە و بەخێر بێ بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. زۆر سپاسان ئەەکەم سپاس بۆ ئەوم دەرفەتە بەڕاستی خزمەتێکی جوانە خوازم بەردەوام بم لەم کارە پیرۆزەیە و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆ ئەم هەڵە کە ڕەخسانتان بۆ من. سپاس کاک بەشدار دەکرێت بە کورتی باسێکی خۆت بکەی خەڵکی کوێی و کەی هاتی بۆ ئەمریکا بۆچی هاتی بۆ ئەمریکا؟ بەڵێ من دانیشتوی شەقڵاوم لە شەقڵاوەش لە دایک بووم دەڤەری خۆشناوەتی خۆم هەروتیم باسڵ ساڵی 2007 من قۆناغەکانی خوێندنم ئامادەی و ناوەندی و سەرەتای لە شەقڵاوە تەواو کردووە دوای ئەوە لەگەر هێزەکانی هاوپەیمانان چوون بۆ مووسڵ وەکو کاری وەرجێڕان و خزمەت گوزاری لە بەشی ئەندازیاری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خزمەتمان کرد تا ساڵی 2010 لە 2010شەوە ئیتر بەهۆی ئیشەکەمان کە ئیشێکی زۆر بەڕاستی ئیشێکی خەتەر بوو ئیتر لەوێەوە بەداخەوە دووجار بریندار بووم کۆمەڵی هاوڕێم لە دەستدا لەو کارەیە بەڵام خۆشبەختانە دوایەوە هاتم بۆ ئەمریکا و ئیتر لێرە بەڵێ کاک بەشدار باسیۆت کرد کە دووجار بریندار بووی باشا و برینە تا ئێستا کاریگەری ماوە بەسەر تا یا چارەسەر کراوە؟ بێگومان من زۆر نەشتەرگەریم کردووە تا ئێستا سێم نەشتەرگەریم کردووە بۆ قاسم بەڵام زۆر سپاس بۆ خوا کە ئێستا باشم بەرە باشتری شەڕۆمی شەڵەوە. بەڵێ ئایا لە ئەمریکا هیچ نیشتەرگەریت کردووانی کردوتە لەسەر با بڵێن لەسەر حسابی لەشکری ئەمریکا بووە یا ئەو کۆمپانیە کە کارت بۆ کردووە؟ بەڕاستی هێزەکانی هاوپەیمانان ئێستاش یارمەتی مەدەن و هەموو مەسارف و تێچوونی ئەو نەشتەرگاریان هەموو لەسەر ئەرچی ئەوان بووە زۆر سپاسیانەکەم. بەڵێ باش ئێستا کە لە ئەمریکای خەریکی یا بەتەمای خوێندنی یا دەست بە خوێندن کردووە یا چی بەتەمای چی؟ بەرنامەی ئێستام لە ئەمریکا خوێندنە بە هیوام بە کاتێکی زوو دەستی پێ بکەم بەڵام ژیان لێرە قورسە خۆتان نەزانن دەرفەتەکان بەڵام ئیشەڵا لە کاتێکی زووە دەست بە خوێندنەکەم. حەیدەر تۆ کاک بەشدار ئەوەمان کرد کە عاشق و بەڵێ بەتەمام بێمە سەر ئەو ماسەش هەل بە سوانە بەڵام تو باسی شتە نەخۆشەکان لەگەڵا کرد و ئەویش بیرەوەری نەخۆشی جێرایەوە دەکرێت باسەکە بگۆڕین بکەینە خۆشتری شێ بەڵێ وەکو لە هەر لە ئیمێلەکەشە ئاماژە پێکردو کە خۆت حەز بە شێعرەکەی باسی بکە شێعر دەنووسیوە ئێستا چاپت کردووە چۆنە؟ بەڵێ بەڕاستی من هونەری شەحر هونەرێکە لە سروشتەوە بۆم هاتووە لە ناوەندیەوەی تر خولیای ئەم هونەرە بووم کاریگەری زۆر لە شاعرانی گەورە لەسرم هەبووە خولیایەکە لە ناخم سەڵی هەردا و بەردەوامم لە نووسینی شتیش ئەنووسم بۆ کۆمەڵی سایت و ڕۆژنامە و بە نیازم لە ئایندێکی نزیکە سیدیەکی شەحری دەرکەم ئیشەڵا ئەوە کار بۆ ئەوەکەم و بەڵام سەرکەوتو بێ. بەڵێ ئومیدەوارین سەرکەوتو بێ و شارەکان پێمان بگەن و جێلی بگرین بەڵام کاک بەشدار منەوەی دەزانم لە شەقڵاوە گەورە بێ و بەڵێ هەنی کەواتە عاشقی سروشتە بێ شاعریش بێ. بەڵێ وەڵای شەقڵاوە زۆر بیرەوەری خۆشم لە شەقڵاوە هەیە بەڕاستی زۆر بیری شەقڵاوە کەم شوێنی خۆمە و شاری خۆمە و لەوێەوە گەورە بووم و هەموو یادگاریەکان و بیرەوەریەکانم لەوێن و شانازیش پێوەکەم. دەخێ بەڵام ئەوەی کە بینی بە مە بزانام شارەکەی زیاتر لەسەر عاشقی سروشت نیە لەسەر عاشقی خۆشەویستی کەس وشتی وایەتر بازانی باسی ئەومە بکاتن. بەڵێ خۆی مرۆڤ ئەبێ حەشق بێ هەموو کەسێ
ئەبێ حەشق بێ چونچی حەشق بوون زۆر جار ئەبێتە بربەست ئەبێتە کۆسپ لە بەردەم مرۆڤ بەڵام زۆر کاتیشە بێتە ئەبێتە شتێکی بنیادنەر بۆ داهاتوت و پاڵنەرێک هێزێکی زۆر هێزێکت پێدا کە تۆ بتانی بە سەرتەگەرەکانی ژیانە زاڵبی و ئەتکات بە کەسێکی ئەوەی کە خۆت ئەتەوێ لەبەرەوە من گەر حەشق نەبووەمە ڕەنگە نەمتوانی باش شعر بنووسم پێ دوای سەجۆی لە قسانەی تۆ بێ نازانم بە هیوانجی لێوێ ئیتر بەڵێ ئۆمیدەوارم و بە دیداری شابیتەوە ڕژ لە ڕۆژان عشقا جوانە بەڵام کاک بەشدەر ئەگەر یەکێک عاشق نەبوو دەتوانێت بە خوندنی عاشق بە خوندنی شعر ببێ بە عاشق هەموو کەس حەشقە من پێم وایە هەموو مرۆڤێ حەشقە بەڵام هەر زۆرە و مرۆڤەکان بە جیاواز هەر کەسە و لە سنووری خۆی حەشقە بەڵام گەر حەشق بی و شەحر بنووسی ئەمە شتێکی بەهرێکی جوانە وەزان مرۆڤ هەیەبی بەڵام هەموو کەسی حەشقە مەرجیش نییە حەشق تەنیا خۆشەویستی بێ ڕەنگە مرۆڤ حەشقی وڵات بێ نیشتیمان بێ خاک بێ حەشقی دایکی بێ حەشقی شۆڕش بێ ئیتر هەموو شتێک هەیە کە مرۆڤ حەشقی بێ بەڵێ کاک بەشدەر چەندەمە خۆم ئەندێ دوو کۆپڵم لە شارەکان تا بینیوە بەڵام حەزەکەم خۆت بۆ بینەران و بۆ جۆگانی باز بکەیت چ جۆرە شعرێک ئەنووسیوە کلاسیکە نوێیە بە چ زاراوەیەک هەر بە زاراوەی کرمانجی خوارووە نووسی یا بە زاراوەی کرمانجی سەرۆشە نووسی بەڕاستی من بە هەردوو زاراوای نووسم جیاوازش پێی ناکەم هەردووچی کووردە و ئێمە هەردووکمان کوردین و حەزەکەم زمانێکی گرتووی پاراوە بێ کە قسە پێ بکەین و ئەو چیتر زاراوەی کرمانجی سەر و خوار و بەکارنێڵین بەڵام ئەبێ ئەمە مامۆستایانی ئەم بوارە کاری بۆ بکەن ئەمە کارێکی ئاسان نییە ئیشی ئەوێ من بە هەردوو شێوازەی نووسم شانازیش کۆن و نوێ بەڕاستی شەعر وەکو هەموو بوارەکانی تریژیان تازەگەری و پێشکەوتنی زۆری بەخۆیە بینیوە وەکو چۆتە هەموو جونگەکانی شەعر ئێستا بابەتی تازەگەرین زۆر جوانن من حەزم بە شتی نوەیە و حەزەکەم پێنووسدای من ئازاد بێ سنووری نەبێ دەباش هەندی شارەکان باجی دێ بگرین بەشکم ئەگەر بە دڵمان نەبوو پێت بڵین ئەوە شارە مەسەرەن میوزیکی شەبە وەڵام دیارە بۆ جارێکی بەرنامەیەش تایبەتی بوو ئامادەکەین زۆر مەمنون ئەمانی خوێنێ و چیت ئەمە هەستێکە بۆ خۆشەویستەکەم بەڵێ نازدارەکەم بەس وەرەوە زیندە بە چاڵم کام جارە لە گۆڕەوە ئسقانەکانم دەربێنە بۆ هەمیشە ئەنفالم کە یاری بەکەل لەی سرم کە ئەی پاکیزە چۆن حەزەکەی باکم نییە وەک مناڵێ ڕەفتار بکە وەرەوی تر دڵم دەرکە جەستەم لە تو پەتکە من نامەوێ ژیان بێتۆ دڵم شەقکە باو دڵە بەردینەی تۆ ئۆقرە بگرێ منیش دەبا ژان و برین تا بەد سەرینم بێ هەرچی خوێنی جەستەم هەیە وەکو شەراب هەڵی مژە سڵمەکەوە کە مرۆڤم وا بزانە پێکێکی مەیە خۆیەوە بەرگەیم دووریە ناگرم کۆی شەوانە تاک و گەزەنگ داگیرسێم وەکو مۆمێ هێدی بۆ عشقی تۆ توێمەوە تەنیایی بێزارە لێم و سووتانیش لە تاوازارە وا خەریکە بێ بە گریان گەرچی چاوانم ئێستاکە بێ فرمێسکە بۆ دووری تۆ هەموم باران بەسە ئیتر تو پیرۆزی خودای عشق با مازارە لێرەوە ببڕێتەوە منی نامۆ چیتر غەم و ئازار و تەنیایی لەم غوربەتە نەنووسمەوە کاک بەشدار دەم خۆش تۆ لە سەرەتا داوا لە خۆشەویستەکە دەکەی هەموو شتێکە دەرحەق بکە بەرامبەر لە کۆتاییشدا داوایەکەی کە ئەوە بەسە بەڕاستی ئیتر دیارە دابڕان هەیە لە خۆشەویستی ئازار هەیە ئیتر ئەو تەگەرانەی ژیان ئەبنە کۆسپ لە شەحر تۆ ئەەکەیتە تابلۆیەکی شەحری اینجا لە چوارچێوێکی شەحری جوان ئەینووسیتەوە باشە بەڵام کاک بەشدا تەنها عاشق دەتوانێت بەو شێوەیە قوربانی بدا
خەڵکانتر من ئامادە نیم شتێکیوان بەسەر حیدەر ئامادە نیشتی وا بەسەر بێت تەنها عاشق دەتوانێت. بەڕاستی عاشقان زۆر ناومێدن لە ژیان لەبەرەوە و شاعریش دەبێ عاشق بێ ئەوە گومانی تیان نییە بەخۆی شاعر عاشق بێ جوانترە چونکی عاشق نەبێ وابزەم ناتوانێت شعر بنووسێ هەموو مرۆڤێک ینی شعر شتی جوانیە بەڵام دیارکردنی جوانی ژیانە جوانی بە هەر شێوەیەک بێ وا وەکو گوتم مە بەسم ئەوەیە کە عاشق هەرتەنها دەتوانێت ئەو شتانە بینتە ینی دیار بکاتن دەبیست کاکاترێکگە ڕێگەم بدەیتی کاک بەشدار کرمانجیێکی باش قسە دەکات توش کێ فێری کرمانجی بووی کاک بەشدار ئەس دهۆکێ بم کرمانجی من هەڤاڵێ گەلێک زۆر هەنە دهۆکێ من لە دهۆکێ مەشۆلد کرد گەل مهندسێت ئەمریکا وێرێ دەڤەرێ دهۆکێ من گەلێک هەڤالچێکن و شەنگالێ و منتیقێت میسلێ و شنگالێ باش بوو من کرمانجی تۆزێک هیچێک کاک بەشدار ئەوەن دەماوەمانمەوە ئەگە بکرێ بە کورتی ئەو کۆپلەیە بچووک بخوێنەوە بۆی کە کۆتایی بە بەرنامەکە بینین ئەوە زیاتر ئەگەر بەسەر چاو ئەمە پۆستەرێکی بچووکە منی تر بێ تۆ منی تر بێ ئەوینی تۆ نیشتیمانێکم پڕ لە درۆ چەند هاوارکەم دەنجین و ساو و برین و گلەییم ناگا بە تۆ ڕەشەبایەکی یاخیم و ڕووبارێکی لە بن نەهاتووی سەرەڕۆ هێزێ نییە بمگێنێتە کەناری میهرەبانی تۆ داخر بۆ دەستەکان ئومیدەوارم ڕۆژێ لە ڕۆژان ئەو شاعرانە لە دیوانێکا ببینین و دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی داخل ئەلبەتە حەزشمان دەکرد گە بکرێتن بە کرمانجی سەروش کۆپلە شارێ بخوێنێتەوە بەڵام وەکو دەرهێنەری بەرنامە و تیار هەر ئەوەندە ماوەمان هەیە لێرەدا زۆر سپاسی کاک باشدار هەروتی دەکەین بۆ هاتنێت بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا هیوادارین لە نووسینەکان لە شعر و وانات سەرکەوتی بی زۆر سپاس بۆم دەرفەتە بەردەوام بم لە خزمەتی کۆمەلگای کوردی هیوای بەختەوەری و سەرکەوتنتان بۆ خوازم لە کارەکانتە ئیشەڵا پێشکەوتووە بن سپاس زۆر مەمنون.